يا الله فيك والله يستقيم أخوة لا برادري معكم لا سرخوب الفاتحة يا اخو عافيك الله بخوا باش بواتي دبرو بابشين او جنازه بنيشين ارمتي ما بدر بابا الجنازة ناشتني چی؟ او جنازة نابي بنيشريت اي باوتان قزالي منه چی؟ بيرجع امري خواب كات دورة كم ماودي دورة كم بنو جنازة كان يشي قرزي چی؟ قرز ما ابو باوتان کێوتی قەزی بەرێ کاکە؟ من قرز ماودي دورة كم بنوا جنازة كبر بينيش باشا ناكري بخوا ناو ناكري دواي بي ام موضوع بابا شو نبي تۆ خۆشەویستی باوکم بی هاوڕێ باوکم بی ئەلماتی سەبێ لەگەڵ ما بینێژی ناهێڵم دەست لەو جەنازەیە و بەناڵم بینێن هەتا دەوەڕەکەم نێنەوە برام بەحیامان نەڕوات حەلاجێ بکە هەتا ئەو دەوەرەقەیەم نێنەوە ئەو جەنازەیە لە ما ناچێتە دەرەوە چی بکەین کاکە تۆ زانین چی وەرە بە دوو قسە بکەین کۆبنەوەیە ئێستا دەینەوە خەم تۆ جەناب کۆمپانیات هەیە 24 ساعت پێکە لە ئەوروپا پێکە دێرە بۆ تیجارەت و کەسابەت مەزرعەت هەیە ئیشی حیوانەکەت نازانم چی بۆ بەلای کاکە تۆ لە من باشتری وەک زۆر لە من باشترە یعنی چێ بەخیلیم پێ بێ بەخوا من دەزانێت چیە تااقەتم لە من یەک فرز نادەم نەوەڵە من وڵای چەنازێ بگەن کە هەک نازانم باوکی تۆیە باوکی منی شەقەت پەناسەرت بێ زیاتر باوکی تۆ دەکانی دینار نایم براگەڕنی تۆ کاکە باک برا گەورەش سووری تۆ بدەیت وڵای یەک دینار نادەم تۆ لە مۆزان لە من پارە نەدۆسیوە تۆ کاکە نایە نایە چییە کاکە یەک دینارمان نییە چیەکە یان ئاوا دینارێک نایە والله دەی بە حیسیەتم بە ناموسم ئەو جەنازەیە ناچێتە دەرەوە تا ئەو دەوەرەقەیە نەبوو والله برام دەستەسکەی ناخشین ئازایم چی جەنازەکە بەرە گەرنت خۆش و ئازادێ بەخوا یەک دینار نادەم ئاوا باش من پارەکە دەدەم یەخوا عەمرتان نەمێنێ یەخوا داڕزێن لەشتان داوەشێ باشە بۆچی لەسەر دوو کوڕا کچەکە پارەکەی بۆ با ێ باشە خوشکم تۆ پارە دەکێ بوو زەرەکانم دەفرۆشم و قەردی باوکم ئەدەمەوە یاخوا عەمر کوردن باشە بۆ خاتری پێخەمبەر بۆ معلوماتتان باوکتان قەزاری من نییە ئەمە خەتەیە بوو بەڕەحمە بێ ئەو وێدانام وتی بڵێ شتێکی ئاوا هەیە بزانە کام لە کوڕەکان یا کامیان پارەکەت ئەیاتەوە ئەو میراتی کە لای من دایناوە پێشکەشی ئەوی کەم باوکتان 5 دەفتەر دۆلاری لای من داناوە 5 دەفتەر بەڵێ 5 دەفتەر بەڵێ جاکەواتە 5 دەفتەرەکە بوو بە نسیبی خوشکەکەتە